بۆ ئەو کارەساتەی کە چەندین جار لێرە دووبارە بێتەوە بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێم زۆر خەمساردە ئێستا ئێوە ئەگەر دیمەنی ئەو تەنکەرانە ئەو کارەساتەی دواوە ببینن ئەمە لە شوێنێکی گەشتیاری ناچێت لە شارێک ناچێت کە پێڵێن شاری گەشتیاری لە شارێک ناچێت کە دانیشتوانی تیا نیشتە جێب بێت لە شارێکی وێرانە چێت لە شوێنێکە چێت کە شەڕ و هەربی تیا بێت بۆ نمونە من بە بیرەوەری خۆم بەبیرم یەت سوپای ئێران لە ساڵی هەشتاکان لەوبەری بەحرەکەەوە بۆ ئێرەی بردومانە کرد بە تۆپ بەڵام ئەو کاتە کارەساتی ئاوا ڕووی نەداوە کە ئێستا بە چاوی خۆمانەی بینین بەڵام بەداخەوە تا ئێستا حکوومەتەکانی یەک لە دوایەکەکانی هەرێمی کوردستان کابینە یەک لە دوایەکەکان خەمێکیان لەوە نەخواردووە کە ئەم ڕێگەیە چاک بکەن ئەوە چەندین جارم کارەساتە دووبارە بێتەوە داواکارین حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و هەروەها وەزیری ئاوادانکردنەوە بەجددی ئاوڕێک لەمە بنەوە تا پێش ئەوەی کارەساتێکی زۆر دڵتەزێن ڕوو بدات ئاوڕێک لەمە بنەوە. ئێمە ئەمڕۆ و کۆمەڵێک لە چین و تۆشە جیاوازەکانی دەربەنیخان هاتوونەتە بەردەم تونێلی دەربەنیخان بە مەبەستی دەربڕینی ناڕەزایی لە بەرامبەر هەموو ئەو ڕووداوە هاتوچیانەی کە لە سنووری قەزای دەربەنیخانە ڕوەدەن وەکو خۆتانێ بینن 4 ڕۆژ پێش ئێستا لە بەردەم تونێلی دەربەنیخانە لە ڕووداوێکی هاتوچە 6 ئۆتۆمبیل سوتاون ئەم شوێنەی کە ئێستا ئێمە لێرە وەستاوین زیاتر لە 50 ئۆتۆمبیل بە تووشی ڕووداوی هاتوچۆ بن و دەیان کەس هەر لەم شوێنە بە ڕووداوی هاتوچۆ کۆچی دواییان کردووە. هەفتەی چەند ڕۆژی ڕابردوو وەزیری ئاوادانکردنەوە و نیشتەجێکردن هاتووەتە ئێرە کۆمەڵێک باڵینی داوە ئێمە لێرە پێی ئەڵێن ئەو وەزیر ئەو بەڵێنانەی کە داوتە هیوادارین بە زووتری کات جێبەجێکی لەبەرەوەی پێشتر بەڵێنی دیکەی داوە و جێبەجێ نەکردووە و ئەمە لێرەوە دوو پەیام بە حکوومەتی هەرێمی کوردستانەیەن یەکەم ئاوری جدی لە دەربەنیخان بنەوە کە قەزایەکی پشتگوێخراوی پەراوەزخراوی سزادراوە و خاڵی دووەمیش ڕێگای دەربەنیخان سلێمانی و دەربەنیخان کەلار پێویستە بە زووتری کاتەوە بکرێت لەبەرەوەی بە ڕێگای مەرگ ناسراوە دەیان و سەدان ڕۆڵی ئێمە لەم ڕێگایە کە بۆ سلێمانی ڕۆشتون و کە بۆ کەلار ڕۆشتن تووشی ڕووداوی هاتوچۆ بن بەڕاستی عیبەیە بەڕاستی شەرمە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بێباکیە بۆ حکوومەت لە کاتێکە ئەم ڕێگایە کە ڕێگای هاتوچۆی ڕۆژانی هەزاران کەسە دەیان سەدان ئۆتۆمبیلە کە چارەسەرەکەشی لای خۆیانە زۆرش ئاسانە چارەسەری ناکەن و بەڵێنی بێکردارێن بە خەڵک ئێمە لێرۆپیان ئەڵێن ئەو بەڵێنانەی کە داوتانە بە زووتریکا جێبەجێکەن.